من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاوتان لێبێ بینەرانی عزیزی بەخشین. دیارە پرۆژەی ئەم ڕۆمان لە شاری سێ سادەق تەکایەکێکە لە پرۆژە بچووکەکانی بەرنامەی بەخشین خولی درومانە بۆ زیاتر لە 30 دایکی کە منداڵی بێسەرپەرش بەخێو دەکەن. ئەم خولە یەکەم خول و کۆتا خولی بەرنامەی بەخشین نەبووە کە هەمان بووە، بەڵکو لە چەندین شوێن لە شاری سلێمانی، لە شۆڕژ، لە چەمچەماڵ، لە چەندین شوێنی تر بەرنامەی بەخشینم خولەی هەبووە کە سوودێکی باشی بۆ دایکانە هەیە کە منداڵی بێسەرپەرش بەخێو دەکەن. خولی ئەم جارش بەرنامەی بەخشین لە سێ سادەق بۆ 30 دایکە بێسەرپەرش بەخێو دەکەن لە ڕێگەی ڕێکخراوی خوشکانی ئیسلامی ئەنجومەنی سێ سادەق ئەم خولەی کردووەتەوە. پێشەکی بە خەراتنتانەکەم یاخوا بەخێر بێ سەر چاوەکانم، دەستان خۆش بێ، نمونەتان زۆر بێ، نمونەی هەمووتان زۆر بێت. بە تایبەتی ئەم کۆمەڵ دەستخۆشی لە خوا پاداشتان داتۆ، خوا پاداشتی ئەم خوشکە بە ڕێزانە بداتۆ، دادەنزار ئەم ڕەفیقەکانی زۆر عەزیەتیان کێشا بەدەم ئێمەوە بەخوا. ئەمە سوودی زۆرە ئیشەڵا بۆ ئێمە. ئیشەڵا ئەمە سوودی لێ ئەبینم، ئیشەڵا شتی پێ ئەدوری، ئیشەڵا ئەدروم بۆ خەڵ پێی. یاخوا خوای گەورە پاداشتان داتۆ، خوای گەورەتان بەزیاو کە ئیشەڵا هین ئەو 5 مناڵە بەم مەکینە خەیاتی ئیشەڵا هینی خۆمان تەواوەکەینی ماڵ و مناڵم. دوعای خێر بێ بۆ خێرخوازان، یاخوا نمونەیان هەر زۆر بێ، خوای گەورە بێوەیان کە، خوای گەورە لەمە زیاتر بیان داتە بیبەخشن بە مسڵمانان. خوای گەورە پایەدارتان کە. دەستخۆشی لە بەخشینەکەم، دەستخۆشی لە هەموو کۆمەڵەکەم، ئەوەی برا و خوشکێ یەک هەنگاوی نایە بۆ ئەم شوێنە بۆ ئێمە. خوا هەمووتان بێوەی کە، خوای گەورە هەمووتان مەحفوظکە. ئیشەڵا هەر سەربەرزەوە کۆمەڵ زۆر بەخوا یارمەتی منی داوە، دەستیان خۆش بێ. سە بۆ نمونە کوڕەکەم ناوی بەیادەنەنا ئەم دەفتەرە ناوی نووسیە، هەشتی هاتوێن تەلەفۆن بۆ نهایەت کرا بەخوا. خوای گەورە پاداشتیان داتۆ. پێشەکی بە خێراتنی جەنابتانەکەم، دەستخۆشی لە بەرنامەی بەخشینەکەم لە ئەنجومەنی خوشکانی سەی سایەق لەو دوو مامۆستا بەڕێزە کە فێری درومانیان کردوین، ئەم خوڵیان بۆ کردوینەوە ئیسیفادەمان زۆر لێ کردووە. من لە ڕۆژەوە هاتووم دووسێ قاتم پێ درەوە مناڵەکانی خۆم دەستخۆشیان لێ یەکەم سێ مناڵم بەسەرۆیە. دەستان خۆش بێ، نومەتان زۆر بێ، بەخشینتان زیاتر بێ بۆ خەڵک. دوعای خێرم بۆ خێرخوازانە، خوای گەورە مەحفوظتان کا و دامەزراوتان کا ئینشەڵڵا. بەخشین من 5 مناڵمە ئێستا، زۆریش باشام خەیاتیە فێر بووین. دەستخۆشی ئەەکەم لە بەرنامەی بەخشین لە ئەوانەی کە یارمەتی ئەماندا ئەم مەکینەیان بۆ هێناوین. سپاسی ئەو خوشکانەی سەی سادەقیش دەکەم، دەستخۆشیان لێ یەکەم، هیوادارم نمونەیان زۆر بێ ئینشەڵڵا. ئەمە زۆر زەرورە بۆ ئافرەتان لە ماڵە، بە تایبەتی وەکو ئێمە کە هیچ شتێکی تر ناکەین و ئەمە زۆر شتێکی چاکە بۆ ئەو خوشکانە فێر بوون، بۆ مناڵەکانیان سوودی هەیە ئینشەڵڵا. ئیتر داواکەم لە خێرخوازان تریش هەر شتێکی ئاوا بوو یارمەتی ئەو خوشکانە بدەن. بەخشین خێرخوازانی خۆشەویست، لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 960 961 13 13
سفر حوصە و هەفتانۆ سە و شەست و یەکسی و پێنج و پێنج سفر حوصە و پەنجا حوصە و بیست و سێ بیست و پێنج پەنجا و پێنج. بەناوی خوا گەورە میرەبان من وەکو مامۆستای ئەم خولە ئەم دایکە بەڕێزانە زۆر سپاسی بەرنامەی بەخشینەکەم پێشەکی دەستخۆشیان لێ یەکەم هاوکاری ئەم دایکە بەڕێزە و خانمانیان کردووە دەستخۆشیان زۆر لێ یەکەین بەناوی ئەنجومەنی خوشکان و بەرپرسی خوشکان و بەخشینەوە زۆر دەستخۆشیان لێ یەکەین. ئەم جەماعەتە خوشکە بەڕێزە ئەم دایکە بەڕێزانە هەمویان مستەحقن هەمویان هەتیویان هەیە. ئێمە تەقریبەن ماوەی 10 ڕۆژە خولەکەمان دەست پێ کردووە ئەمڕۆ کۆتا ڕۆژە هەموو دایکێک بڵێ سوودمەند بۆ سپاس بۆخوا هەمویان سپاس بۆخوا فێر بوون باشر شکر لە مەکسی لە جلی کوردی لە ئەرزی مناڵان هەمووی ئەتوانێ ئینشەڵڵا ڕۆژانە باشتر فێر ببن سوودمەند ببن لێ خولەکە 10 ڕۆژی خایاندووە لە سەعاتێکەوە بۆ 3 ڕۆژانەی مە لێرە بووین وەکو مامۆستایە بڵین ئێمە ئامادە بووین من و خۆم هاوکارەکەم دوو مامۆستا بووین سپاس بۆخوا ئێستا زۆر باشن و توانای باشیان هەبووە زۆربەی زۆریان توانای باشیە بووە. ئەو دەمەی دڵت لێوان لێوی خەمە ئاسمان وەک جاران شیناییە گەورەکەی نامێنێ ئاخرکی حەزەکە لە بن ئاسمانێکی بێڕەنگی خۆڵەمێشیدا بشی گەر لەم خاکە بارانی مەحەبەت و هاوکاری و دەستگیرۆیی هەژاران و نەداران نەبارێ ئیدی چمانایەکەی بۆشیان ژیانێک کە ئەو شتانی تایەتی زۆر کات سەرچاوەیەک بۆ بەختەوەری مرۆڤ ناکاتەوە. ئێمە هەمومان مرۆڤین بۆ دەبێ لە خەمی تێر و پڕی خۆمان دابین و هاوشێوەکانی خۆمان نێتەوە یاد بۆ دەبێ بە کەم و کورتی ژیانی ئەوانی دی خەمبار و بە پۆشتە و خۆشگوزەرانیان دڵخۆش و شادومان نەبین. چۆن دەکرێ نیگاکانمان نەچنەوە سەر هیچ مرۆڤێکی بەشمەینەت و بەدبەخت و وامان لێبێ هەست بە هیچ ئازارێ هیچ هاوارێ بە هیچ گریانێ نەکەین. کەواتە وەرن با هەموو پێکەوە لەگەڵ یەکەم خەرمانەی مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە ڕێگەی بەرنامەی بەخشینەوە هەواری خاڵی و ماڵی چۆڵ و نیگای تاریک و خامۆشی هەژاران ڕۆشنکەینەوە و ویژدانمان ئاسوودە بکەین. بەرنامەی بەخشین وەک نەریتی ساڵانەی خۆی و بە هاوکاری خێرخوازانی دەستواڵا و دڵاوە پرۆژەیەکی گەورە ڕادەگەینێ کە بریتیە لە تۆی خێرخواز لەگەڵ ئێمە وەرە تا هەمومان پێکەوە پێکەنین و خەونی جوان بۆ ئەو بەندەرانە کێش بکەین کە زەمانێکە لە ژێر چەپۆکی بێمەروەتیدا دەگرین. با پێکەوە خەیاڵەکانیان بکەین بەڕاستی و چیتر کۆترەکان جا ڕست نەبن لێمان و فەرمان بە گوڵەکان بکەین پێ بکەنن. خی گەورە میهرەبان ئێمە لە ئەنجومەنی سەسادق خوشکانی کۆمەڵی ئیسلامی و بەشی ڕاگەیاندن هەستاوین باکردنەوەی خولێکی درومان بە ئەو دایکانی کە سەرپەرشتی منداڵی بێباوک دەکەن بە هاوکاری بەرنامەی بەخشین. لە کۆتاییدا بەرنامی بەخشین مەکینەیەک ئەبەخشێتە ئەو دایکانەی کە لە دەورەکە ئێمە بەشداریان کردووە بۆ ئەوانش دەتوانن وەک سەرچاوێکی بژێوی بۆ خۆیان لە ماڵەوە توانن پێداویستەکانی ڕۆژانی خۆیانی پێڕابەڕێنن. زۆر سپاسی مامۆستاکانیش دەکەن کە زۆر دڵسۆزانە و لێبڕاوانە هەستاون بە فێربوونی ئەو دایکانە و الحەمدولە ئەنجامی باشیشیە بۆ زۆربەی زۆریان فێری هەم دوورین هەم بڕین بوون کە سەرەتا هەیان بۆڵێ نەمزانیوە هەر مەقەست بۆ بڕین بگرن بەدەستمەوە. لە کۆتاییە سپاسی خێرخوازانەکەین کە هاوکاری بەرنامی بەخشی ناکەن کە ئێمەش لەم شوێنانە بتوانین هاوکاری دایکێکی ئاوێ بپێن کە مناڵی بێباوک بەخێوەکە. خولەکە ئێمە 10 ڕۆژی خایاندووە نزیکەی 30 دایک بەشداریان کردووە و ئەمە ڕێژەیەکی کەمە لەو دایکانەی کە ئێمە لە لامان تۆمارن کە منداڵی بێباوک بەخێوەکەن. داوا لە خێرخوازانەکەین کە لەم جۆرە پرۆژانە هاوکارمان بن هاوکاری بەرنامی بەخشین بکەن بۆ ئێمەش بتوانین
هیچ نەبێ ئەگەر شتێکی کەمیش بێ بتوانین هاوکاریان بکەی لێرە بەڵێ ئێمە ڕێژەیەکی زۆری دایکمان ماوەکە هەر وەک ئەم دایکانە چاوەڕێ ئەەکەن هاوکاریان بکرێ یارمەتیان بدرێ بۆ ئەوەی وەک ئەمانە فێری دوورین و بڕێن و بۆ ئەوەی پێداویستی ڕۆژانەی خۆیانی پێڕاپەڕێنن. ئەمڕۆ لە درێژەی ئەو کار و چالاکیانەی کە بەرنامەی بەخشین بە هاوکاری خێرخوازان لەسەر جەمشار و شارۆچکەکانی کوردستان ئەنجامیەدا بەڕێوەیە بێت. ئەمڕۆژ لە نووسینگەی سەی سادەقی بەرنامەی بەخشین بە هاوکاری خێرخوازان سی دایک کە سەرپەرشتی مناڵی بێباوکەکەن فێرکران کەوەی درومان بکەن کە خەیاتی بکەن. لە کۆتایی خولەکەژە ئەو هەریەکێکیان دیارێکی پێدرێت کە مەکینەیەکی خەیاتیە. ئێمە لێرە سوپاسی خێرخوازانەکەن کە بەردەوام بە هاوکاریەکانیان بە بەخشینەکانیان بەنامی بەخشینیان دەوڵەمەند کردووە کە بە چاوی خۆیان و ئەیبینن کە ئێمەش لێرە لە بینی هەژاران و خەڵکی خێرخوازە بە ئەمانەتەوە ئەو ئەمانەتی کە تەسلی ئێمە یەکەین ئێمەش تەسلیمی خەڵکی هەژار و کەم دەرامەت و ئەوانەیانەکەین سوپاسیانەکەین داوایان لێکەین کە هاوکاریەکانیان زیاترکەن بۆ بەرنامی بەخشین بۆەوەی ئێمەش بەردەوام لە هاوکاریەکانمان بۆ خەڵکی هەژار و کەم دەرامەت بەردەوام بین. پرۆژەکانی بەخشین بۆ کردنەوەی خولی درومان بۆ ئەو دایکانی کە سەرپەرشت بەخێو دەکەن بەردەوامە. ئەمڕۆ لە سەی سادەق ئەم خولە بۆ سی دایکی منداڵی بێباوک بەخێو دەکەن کۆتایی پێهات. لە کۆتایی خولەکەشدا یەکی مەکینەیەکیان پێ هەدیە کراوە کە دەتوانن لە ماڵەوە جلو بەرگ بۆ خۆیان و منداڵەکانیان بدورن و دەشتوانن هەندێکیان کە لە ڕێگەی خولەکەوە فێری درومان بوون بژێوی ژیانی خۆیان دەربێنن. ئازیزان و خۆشەویستانی بەرنامەی بەخشین خێرخوازان تاو کاتی دەستی هاوکاریەکانی ئێوە بە بەرنامەی بەخشین بگات بەرنامەی بەخشینیش دەستی هاوگاری بە خەڵکی فەقیر و هەژار دەگات. ببەخشن تاو کاتی کە بەخشین بەردەوام بێت.